ئەخلاق کرۆکی مرۆڤبوونە، ئەخلاق کرۆکی گرێدانە بە خاک، گرێدانە بە ژینگە، گرێدانە بە ژیان. ڕێبەر ئۆجەلان لە پەرتووکەکانی خۆیدا زۆر جار ئاماژەی بە خاڵێکی گرنگ کردووە، بە دەستەواژەیەکی زۆر گرنگ کردووە کە دەڵێ هیچ کات ئەخلاق بە یاسا ناکرێت، بەڵام هەمیشە ئەخلاق لە هەرچی یاساکانی دنیا هەیە، مێژوو هەیە، مەحکەمترە، بەبەهاترە، پیرۆزترە، جێگیرترە. هەتا ئەخلاقی ژینگەیی پەرە پێ نەدەین، هەتا هوشیاری ژینگەیی پەرە پێ نەدەین، مرۆڤ ناتوانێت لە ئازادی بگەڕێ، لە یەکسانی بگەڕێ، لە دادپەروەری بگەڕێ، لە ئیمانداریەکی جوان بگەڕێ. ژینگە پارێز پێویستی بە چەمکی ئیتیک یاخود ئەخلاق هەیە. مرۆڤێک بارگاوی نەبێ بە ئەخلاق، لەگەڵ ئەخلاقدا خۆی قفڵ نەکردبێ، بەڕاستی زەحمەتە بتوانێت ببێتە کەسێکی هوشیار لە بواری ژینگەییدا. بۆیە پێناسەی ئەخلاق گرنگە، گەرچی لە مێژوودا زۆر ڕەوتی سیاسی و مەزهەبی و ئاینی و کۆمەڵایەتی هەبوون، بەڵام تا ئێستاش بەڕاستی قسەکردن لەسەر خودی ئەخلاق و دەستەواژەی ئەخلاق و پێناسەیەکی گشتگیری فرەڕەهەندی پڕبەها بۆ ئەخلاق تا ئێستا ئەنجام نەدراوە. تاکوتەرە لە مێژوودا کەسانێکن کە لەسەر ئەخلاق قسەیان هەبوو بێ و پێناسەیان کردبێت، بۆ ئەمەش وای کردووە کە خودی ئەخلاق یاخود دەستەواژەی ئەخلاق یاخود ئەو ڕەهەندانەی کە ئەخلاق هەڵگرێتی ئاشنا نەبێ بە چین و توێژەکانی کۆمەلگا و بە تاکی کۆمەلگا. ئەخلاق لە پێناسەی سادەی خۆیدا بریتیە لە ئەو نەریتانەی مرۆڤ کە قبوڵکراون، یاخود بە شێوازێکی تر مرۆڤ دەتوانێت برێ ئەخلاق گزارش لە ئەو هەڵسوکەوتانەی مرۆڤ دەکات کە دان بە باشی و جوانی و پیرۆزیەکانی ژیاندا دەنێت. هەر بۆیە بەڕاستی ئەم پێناسەیە کە ئێستا من کردم پێناسەیەکی قوڵە، پێناسەیەکی فرەڕەهەندە، پێناسەیەکی مێژوویە، پێناسەیەکی ژیاریە، پێناسەیەکی ئەخلاقیە. بۆچی دەڵێن ئەخلاق گزارش لەو هەڵسوکەوت و خوونەریتانە دەکات کە دان بە باشی و جوانی و پیرۆزیەکان دادەنێ، یاخود ئەخلاق بەرزڕاگرتنی بەها مرۆڤایەتیەکانە، بەهاکانی مرۆڤە و لەسەر پێمانەوەی ئەو بەهایانەیە، کەواتە بە گوێرەی ئەم پێناسە بێت ئەخلاق کرۆکی مرۆڤبوونە، ئەخلاق کرۆکی گرێدانە بە خاک، گرێدانە بە ژینگە، گرێدانە بە ژیان. بۆ چونکە بەڕاستی پێش هەموو شتێک ژینگە بەهایەکی ژیانی خۆی هەیە، بەهایەکی جوان و پیرۆزی خۆی هەیە. کاتێ ئەخلاقیش گرێدان بێ بە بەها و پیرۆزی و جوانی، کەواتە خودی ئەخلاق ڕەهەندێکی ژینگەیی هەیە. بەڵێ ئەخلاق ڕەهەندێکی مێژوویی هەیە، بەڕاستی تا ئێستا با بڵێن لێکۆڵینەوە و شرۆڤە و شیکارێکی جددی و پڕبەها بۆ مێژووی ئەخلاق نەکراوە، یاخود ئەگەر کراش بێت سەرانسەری ماوەتەوە ئەو پێناسەیە، یاخود ئەو گرێدانە، یاخود ئەو تێگەیشتنە مێژوویەی ئەخلاق. بە باوەڕی من خودی ئەخلاق لەگەڵ دەستپێکردنی قۆناغی بە مرۆڤبووندا دەست پێ دەکات. ئەخلاق لە مێژوودا ئەو کاتێک کە با بڵێن لەسەر دەستی ژن ئەو گرێدانەی کە بە خاک دروستە بێت،
ئەو گرێدانەی کە بە ژینگە دروستە بێت خۆی لە خۆیدا نەریتێکی ئەخلاقی دێنێتە ئاراوە. نەریتە ئەخلاقیەکان لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا هەر بۆیە پەیوی کۆمەلگای ژینگەیی بەکاردێنم، چونکە خودی ئەخلاق لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا وەک سەرەتا ئافرێنراوە. یعنی ئەوە ژینگە بوو وای لە مرۆڤ کرد کە دەستبەرداری قۆناغی ڕاوشکار ببێت، قۆناغی ئەوەی کە لە وەک دەستەواژەی بەربەڕیەت لە مێژوودا بەکار هاتووە و ئیتر نیشتەجێ ببێ. یعنی ئەوە زەوی بوو، خاک بوو، ژینگە بوو، وای لە مرۆڤ کرد کە لە قۆناغی بەربەڕیەت، قۆناغی ڕاوشکاریەوە هەنگاو بەهاویژێت بەرەو قۆناغی چی؟ بەرەو قۆناغی نیشتەجێبوون. قۆناغی نیشتەجێبوون قۆناغی گرێدانە بە خاک، گرێدانە بە ژینگە، مامەڵەکردنێکە لەگەڵ ژینگەدا، لەگەڵ ئاژەڵ و لەگەڵ پەلەوەردا، ژیانکردنێکی هاوبەشانە، ژیانکردنێکی هاوسەنگانە، ژیانکردنێکی بەبەرهەمانە. بۆیە لەم چوارچێوێدا زێدەڕۆیی نییە ئەگەر بڵێم ئەوەی کە وای لە مرۆڤ کرد لە قۆناغی بەربەڕیەتەوە هەنگاو بنێ بەرەو قۆناغی بە مرۆڤ بوون، خودی ژینگە بوو، خودی خاک بوو، خودی زەوی بوو، خودی ئاژەڵ و خودی پەلەوەر بوو. کەواتە ئەو گرێدانە گرێدانێکی گرنگ لە نێوان ئەخلاق و ژینگەدا هەیە. بەچی گرێدانێکی گرنگ لە نێوان ئەخلاق و ژینگەدا هەیە؟ بۆ چونکە ئەوە ژینگە بوو مرۆڤی ڕاپێچی نێو ئەخلاق کرد. یعنی ئەگەر مرۆڤ لەسەر دەستی ژن گرێدانی بە زەوی بە ژینگەوە دروست نەبووایە، ئەو خوونەریتە پڕبەها و پیرۆز و جوانانەی کە ژن لەو قۆناغەدا لە قۆناغی کۆمەلگای ژینگە یا دەیخڵقێنێ نەدەهاتنە ئاراوە. لە واتایەکی تردا مرۆڤ دەتوانێت بڵێ خودی ئەخلاق ئافرێنەرەکەی ژینگەیە. دواتر ژن بەو گرێدانەی کە لەگەڵ ژینگەیە دروستی دەکات نوێنەرایەتی لایەنە وەک چۆن دەڵێن پرنسیپ و ڕێساکەی ئەخلاقی دەکات. بەڵام بانگهێشتی مرۆڤ بۆ ئەخلاق مرۆڤ دەتوانێت بڵێ لەسەر دەستی خودی ژینگە بووە، ئافرێنەری ئەخلاق ژینگەیە. دەستەواژەی ئەخلاقی ژینگەیی تەمەن دەستەواژەیەکی گرنگە. خودی ئەم دەستەواژەیە ئێستا زۆر قسەی لەسەر نەکراوە. ڕەهەندەکانی لەکوێوە دێن، پایەکانی لەکوێوە دێن، پرنسیپەکانی لەکوێوە دێن، نەریتەکانی لەکوێوە دێن، ڕێساکانی ئەخلاقی ژینگەیی لەکوێوە دێن. بەڕاستی زۆر بەکەمی قسەی لەسەر کراوە. بەڕای من ئەخلاقی ژینگەیی خۆی ئەو چەمک و تایبەتمەندێتیەی کە مرۆڤ لە قۆناغی نیۆلیتیکدا بەسەری دەبات، لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا بەسەری دەبات، گزارش لە ئەخلاقی ژینگەیی دەکات. ئەم ئەخلاقی ژینگەییە لەسەر بنەمایەکی هاوسەنگ و هاوبەش پابەندبوونێکی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە، ئاوێتەبوونی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە، ڕێزگرتنێکی مرۆڤ لەگەڵ ژینگەدا هەبووە. یعنی ژینگە وەک ڕۆحێک مرۆڤ مامەڵی لەگەڵدا کردووە، نەک وەک شتێکی تەکنیکی کە ئیتر هەیە و بەس خزمەتی مرۆڤ دەکا و جوانە و بەرهەم بە مرۆڤ دەبەخشێت. نا، بەو ڕەنگە نا، بەڵکو من لەو باوەڕدام لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا خودی ژن کە گزارشتێکی زەهنی ژیاریە، گزارشتێکی نەک هەر ژیاری بەڵکو گزارشتێکی مرۆڤ بوون و کۆمەڵایەتی بوونە، گزارشتێکی ئافراندنی بەهایە، ئافراندنی پیرۆزیە، ئافراندنی مێژووە. خودی ژن مامەڵەی لەگەڵ سروشدا، مامەڵەی لەگەڵ ژینگەدا نەریتێکی ئەخلاقی ئاوا کردووە، یاخود دەتوانین بڵێن ئەخلاقێکی ژینگەیی ئاوا کردووە.
ئەم ئەخلاقە ژینگەیە لەسەر بنەمای پێکەوە ژیانێکی ئازادانە بووە. لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا هیچ کات لەسەر دەستی ژن زەهنیەتێک جێگەی باز نییە کە خۆی لە سەر و ژینگەوە ببینێ، یاخود خۆی فەرزکە، خۆی پسە پێێنێ بەسەر ژینگەدا، بەڵکو مامەڵەکردنێکی زەهنی وای مرۆڤەکانی سەردەمی کۆمەلگای ژینگەی لەگەڵ ژینگەدا هەبووە، وەک ئەوەی کە ئیتر ژیانێکی هاوبەشە، خۆسەپاندن نییە، خۆفەڕستکردن نییە، ئیرادە زاڵکردن نییە، بەڵکو پێکەوە درێژەدان هەیە بە ژیان، درێژەدان هەیە بە ئافراندن، درێژەدان هەیە بە دۆزینەوە. ئەم دۆزینەوەیە ڕاستە مرۆڤ لەبەرەوەی خاوەنی هوشیاری و عەقڵە، بەڵام هەمیشە سروشتیش ژینگەش هاوکاری مرۆڤ بووە لەو دۆزینەوە سەرەتاییانەیە. مرۆڤ دەتوانێت بڵێت یەکەمین کودێتای سەردەست و دەسەڵاتگەرا و دەوڵەتگەرا لە مێژوودا بەسەر ئەخلاقدا کراوە، کەواتە ئەو کودێتایی کە بەسەر ئەخلاقدا کراوە هاوکات کودێتایەکە بەسەر ژینگەشدا کراوە، کودێتایە کە بەسەر سروشتیشدا کراوە. تاوان سەردەستان دەسەڵات خوازان هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی کە پایەی دەسەڵات خوازی خۆیان دابڕێژن بە گرنگیان بینی کە کۆتایی بە قۆناغی کۆمەلگای ژینگەیی بێنن، چکە لە قۆناغی کۆمەلگای ژینگەییدا مرۆڤبوونێک جێگەی باسە، پرینسیپێکی ژیان جێگەی باسە، ژیارێک جێگەی باسە، زەهنیەتێک جێگەی باسە کە لە خزمەت ژیانی هاوبەش و ژیانی یەکسانی و دادپەروەری و ئاشتەوایی و بێچینایەتیدا هەیە. ئەم چینە سەردەستە بەرژۆندی خوازە دەسەڵات خوازە بۆچی هاتن کودێتایان کرد بەسەر ئەخلاقدا؟ چکە ئەو ئەخلاقی کۆمەلگای ژینگەیی ئەخلاقێکی ئاشتی خوازانە بوو، ئەخلاقێکی دادپەروەرانە بوو، ئەخلاقێکی نەریتی بوو، ئەخلاقێکی کۆمەڵکاری بوو، ئەخلاقێکی مرۆڤبوون بوو، کۆمەڵایەتی بوون بوو، هاوکات ئەخلاقێکی گرێدان بە ژینگە بوو، گرێدان بە خاک بوو. هەر بۆیە سیستەمی دەسەڵات خوازەوەی قازانج پەرستە، ئەوەی کە با بڵێن بەرژۆندی خوازە، بۆ ئەوەی کە بتوانێت پێگەی دەسەڵات خوازی خۆی دابمەزرێنێ، بێگومان پێویست بوو ئەو نەریتە ئەخلاقیە لە ناوبەرێکە گزارش لە کۆمەڵکاری و لە یەکسانی و لە دادپەروەری و لە ژیانێکی بە حورمەت و لە دۆزینەوە و لە گەڕان و لە مرۆڤبوون و لە کۆمەڵایەتی بوون دەگەڕێ. ئەوان پێویستیان بەوە نەبوو، چکە هیچ کاتێک لە مێژوودا بەرژۆندی خواز نەیتوانیوە لەسەر بنەمای پرینسیپی یەکسانی و دادپەروەری و گرێدان بە خاکەوە پێگەی خۆی دابمەزرێنێ. بۆیە دژی ئەمانە بووە، بۆ ئەوەی دژی ئەمە بێت پێویست بوو سەرەتا ئەو زەهنیەتە بگۆڕێ کە گرێدانی بە خاک و بە ژینگەوە هەیە. لێرەدا مرۆڤ دەتوانێت بڵێ یەکێک لە دەرەهاویشتەکانی داڕمانی کۆمەلگای ئەخلاقی یاخود یەکێ لە دەرهاویشتەکانی داڕمانی ئەخلاقی ژینگەیی بناغەکەی خۆی بۆ ئەو کودێتایە دەگەڕێتەوە لە سەردەمی کۆمەلگای کۆیلەداری و کۆیلەداریدا دەرحەق بە مرۆڤ دەکرێت، پیاو لە پیاوبوونی خۆی بێبەری دەکرێت و پیاوێتی تێدا دەشێنرێ، هاوکات ژنیش لەو پێگە خوداوەندە سالاریەی کە هەیەی دەکرێتە کۆیلە و دەکرێتە ئامرازێک تەنیا بۆ خزمەتکردنی پیا و خزمەتکردنی چڵێسی پیاوێتی. ئەمەش وای کردووە کە بناغە و پێگەکانی دەوڵەتگەرا بخڵقێنرێن، هاوکات لە قۆناغی دەرەبەگایەتیدا لە قۆناغی سەرمایەداری و تا دەگاتە مۆدێرنیتەی سەرمایەداریش سیستەمی دەوڵەتگەرا، سیستەمی قازانجپەرست، سیستەمی بەرژۆندی خواز
هێندەی تر پەرەی داوە بە ئەو سیاست و پەرەی داوە بەو پلانانەی کە زیاتر مرۆڤ لە مرۆڤ دا ببڕێ، مرۆڤ لە کۆمەڵایەتی بووندا ببڕێ، هاوکات مرۆڤ لە ژینگەدا ببڕێ. مرۆڤ دەتوانێت بە سەدان و بە هەزاران ڕێوڕێباز و شێوازی قڕێژی سیستەمی دەوڵەتگەرا باس بکات کە وای لە مرۆڤ کردووە، وای لە تاکەکان کردووە کە دابڕانێک لە نێوانیاندا دروست ببێت لە نێوان مرۆڤ و ژینگەدا. ئەم دابڕانە کەلێنێکی زۆر گەورەی دروست کردووە کە تەنانەت گەیشتوتە ئاستێکی وا کە مرۆڤەکان بەڕاستی درکێکی ڕۆحی یاخود درکێکی زهنی یاخود درکێکی ئەخلاقی، درگێکی نەریتی، درکێکی بەهاییان بە ژینگەوە نەماوە. نامۆبوونێکی زۆر سیر و سەمەرە هەیە. ئەم نامۆبوونە، ئەم کەلێنە گەورەیە کە لە نێوان مرۆڤ و ژینگەدا دروست بووە، تەنانەت ڕنگدانەوەی داوە نەک لە نێو ئەو عەقڵیەت و زهنیەتەی کە دژە ژینگەیە و دەسەڵاتخوازە و دەوڵەتگەرایە و دژە مرۆڤە، بەڵکو لە نێو ئەو ڕەوتانەی کە خۆشیان بە ڕەوتی سیاسی، بە ڕەوتی ئیمانداری، بە ڕەوتی سۆسیالیزمی بینیوە کە گوایە ئەیانوێ مرۆڤایەتی لە چەوسانەوە ڕزگار بکەن، مرۆڤایەتی لە ستەم و لە زوڵم و یەکسانی و لە ئازادی و لە نائاشتی و لە نازانم چی ڕزگار بکەن. ئەم ڕەوتانەش لە مێژوودا کاتێک پەنایان بردۆتە بەر فکر و هزر و تێزێک کە شۆڕشی پێ بکەن، شۆڕشی کۆمەڵایەتی پێ بکەن، شۆڕشی ئاینی پێ بکەن، شۆڕشی سۆسیالیستی پێ بکەن، تاویان نەداوەتە مەسەلەی ژینگە و ژینگە پارێزی و یاخود ڕۆڵێکی ئەو تۆیان نەبووە لە پێشخستنی هۆشیاری ژینگەییدا. ئەمە لە کاتێکدا بەڕای من هەر شۆڕشێک چ سۆسیالیستی بێ، چ ئاینی بێ، چ کۆمەڵایەتی بێ، چ نەریتی بێ، ئەو شۆڕشێکە هۆشیاری ژینگەیی نەکات بە قەد و باڵای مرۆڤدا، هۆشیاری ژینگەیی نەکاتە زهنیەتێک مرۆڤەکانی پێپەروەردەکا پێگۆش بکات، دواتر دەرەنجام ئەو شۆڕشە چ ناوێک لە خۆی ئەنێ دەرەنجام دەکەوێتەوە خزمەت ئەو سیستەمە دەوڵەتگەرایی کە کودێتای بەسەر مرۆڤ و بەسەر ئەخلاق و بەسەر ژینگەشدا کردووە. بەداخەوە لە نێو کۆمەلگای کوردیدا وشیاریەکی زهنی دەرحەق بە ژینگە لە ئاستێکی کەمدایە، ئەگەرچی بەڕاستی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە مانیفێستۆکانی خۆیدا، لە پەرتووکەکانی خۆیدا، تەنانەت لە شرۆڤە و لە شیکارە فکری و هزریەکانی خۆیدا زۆر گرنگی داوە بە مەسەلەی ژینگە. مرۆڤ دەتوانێت بڵێ ئەگەر هەڵسەنگاندن و شیکارەکانی ڕێبەر ئاپۆ لە نێو مانیفێستۆکانیە دەرحەق بە ژینگە مرۆڤ کۆی بکاتەوە، دەتوانرێت بکرێتە مانیفێستێکی گەورەی خزمەتکردن بە ژینگە پارێزی و خزمەتکردن بە هۆشیاری زهنی ژینگەیی. بەڵام لەگەڵەوەشدا بەڕاستی تەواوی کۆمەلگای کوردی مرۆڤ دەتوانێت بڵێ هۆشیاری ژینگەیی لە ئاستێکی پێویستدا نییە، یاخود کەمتەرخەمی و ناتێگەیشتنێکی قوڵ لە مەسەلەی ژینگەییدا هەیە. ئەمە لە کاتێکدا پێشتر باسی ئەخلاقی ژینگەییمان کرد، خودی کۆمەلگای کوردی پێشەنگ بووە لە خوڵقاندنی ئەخلاقی ژینگەییدا. بۆیە لە هەر کۆمەلگایەکی تر بەڕاستی گرنگتر بوو، پێویستتر بوو کە کۆمەلگای کوردی گرێدانی بە ژینگەوە هەبێت، چکە ئەو لێدان زوودا لە کۆمەلگای کوردی دراوە لێدان بووە لە ژینگەکەی، لێدان بووە لە ئەخلاقە ژینگەیەکەی، لێدان بووە لەو هاوبەشی و پێکەوەیەی کە لەگەڵ ژینگەدا هەی بووە. بۆیە ئەگەر کۆمەلگای کوردی لە شۆڕشێک بگەڕێ بۆ ئازادی، بۆ یەکسانی، بۆ دادپەروەری، بۆ ژیانێکی شەرەفمەند و بە حورمەت،
بەڕاستی پێویستە لەو ئەڵقەلاوازەوە دەست پێ بکە. بۆ نمونە لەکوێ لی دراوە دەبێت لێەوە دەست پێ بکە، لێەوە قازانج بکاتەوە. ئێمە پێشەوەی لە مرۆڤبوونی خۆمان بگەڕێن، پێشەوەی لە هوشیاری مرۆڤبوونی خۆمان و لە هوشیاری کۆمەڵایەتی بوونی خۆمان و لە هوشیاری مێژووی خۆمان و ژیاری خۆمان بگەڕێن، دەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کە چۆن دەڵێن زەرەرمان تیای کردووە. زەرەری ئێمە لەو دابڕان و کەلێنەیە کە لەگەڵ ژینگەدا هەمانە. بۆیە بە بڕوای من مەرجی سەرەکی ئازادی بۆ کۆمەلگای کوردی بە ئاشتەوایی لەگەڵ ژینگەدا، بە هوشیاری لەگەڵ ژینگەدا، بە ئاوێتەبوون لەگەڵ ژینگەدا، بە پێکەوەیی لەگەڵ ژینگەدا، بە پاراستنی ژینگەدا تێپەڕێ. بەڕای من گەورەترین سوکایەتی بە ئەخلاقی ژینگەی ئەوەیە کە تۆ لە ڕێی یاساوە هەوڵ بدەیت ژینگە بپارێزی. بۆ چونکە خودی ئەم دوو دەستەواژەیە، ئەم دوو پەیوە کە ئەخلاق و یاسای پێ دەڵێن، ناکۆکن لەگەڵ یەکتریدا. بۆ چونکە ئەخلاق ڕەهەندێکی مێژووی ژیاری مرۆڤبوون کۆمەڵایەتی بوونی خۆی هەیە. ڕەهەندێکی پێ هەڵگرتنی مرۆڤی هەیە لە قۆناغی ڕاوشکاری وەکو پێشتر باسم کرد بۆ قۆناغی مرۆڤبوون و کۆمەڵایەتی بوون. بەڵام خودی یاسا وەک چەمک، وەک پێی، وەک دەستەواژە داهێنەرەکەی سیستەمی دەوڵەتگەرایە. کێیە؟ ئەو سیستەمەیە کە کودێتای بەسەر ئەخلاقدا کردووە. بۆیە ئەخلاق و لەگەڵ یاسادا وەکوتم دوو پەیوی دوو دەستەواژەی ناکۆکن بە یەک. حتا وەکوتم گەورەترین سوکایەتی ئەوەیە کە مەسەلەی ژینگەیی بە یاسا بکرێت. بۆ چونکە ژینگە پێویستی بە ئەخلاقی پاراستن هەیە، مرۆڤ پێویستی بە ئەخلاقی ژینگەیی هەیە. ئەوە ڕەهەندەکانی پشت پرنسیپە ئەخلاقی و نەریتە ئەخلاقیەکانن کەوا لە مرۆڤ دەکات ئاوێتە بوون و تێکەڵبوونێکی ڕۆحیانەی لەگەڵ ژینگەدا هەبێ، نەک ئەو پرنسیپ و یاسا و ڕێسایانەی کە سیستەمی دەوڵەتگەرا دایناوە. بۆیە دووشتی دژبەیەکن. ڕێبەر ئۆجەلان لە پەرتووکەکانی خۆیدا زۆر جار ئاماژەی بە خاڵێکی گرنگ کردووە، بە دەستەواژەیەکی زۆر گرنگ کردووە کە دەڵێ هیچ کات ئەخلاق بە یاسا ناکرێت، بەڵام هەمیشە ئەخلاق لە هەرچی یاساکانی دنیا هەیە، مێژوو هەیە، محکەمترە، بەبەهاترە، پیرۆسترە، جێگیرترە. کەواتە ئێمە بۆ ئەوەی کە ببینە ژینگە پارێز، بۆ ئەوەی هەڵگری ئەخلاقێکی ژینگە پارێزی ببین، پێویستە لە ڕووی زهنی، لە ڕووی هوشیاریەوە، لە ڕووی تێگەیشتنەوە، لە ڕووی ئاوێتە بوونەوە ئەو زهنیەت و ئەو ئەخلاقە ژینگەیە دروست بکەین، نەک لە ڕووی یاساییەوە. هیچ تەکبیرێکی یاسایی ژینگەیی ناگات بە تەکبیری ئەخلاقی ژینگەیی. بۆیە ئەخلاقی ژینگەییە کە دەتوانێت وەڵام دەرەوە بێت بۆ کۆتایی هێنان بەو سوتماک و کۆمەڵکوژیەی کە بەسەر ژینگەدا هاتووە. سەرجەم ئەو داڕمان و کەلێن و نامۆبوونەی کە مرۆڤ لەگەڵ ژینگەدا دروستی بووە لە ڕێی ئەخلاقی ژینگەییەوە فەراهەم دەبێتەوە و بە ژیان دەبێتەوە، نەک لە ڕێی یاساکانی ژینگەوە. من بۆ خۆم دەبینم یعنی کۆمەلگاکان تەنانەت مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی زۆر باز لە یاسا دەکەن، تەنانەت هیچ باسکردنێکیان بۆ ئەخلاق نییە، بۆ خودی چەمکی ئەخلاق نییە، بۆ خودی چەمکی ئەخلاقی ژینگەیی نییە. تەنانەت دوای لێ هاتووە لە ڕووی زهنیەوە کودێتایەکی هێندە مەزن گەورە بەسەر مرۆڤەکاندا کراوە. ئێستا وەک ئەوەی یاسا ئەخلاق بێ، وەک ئەوەی کە مرۆڤێک ئەگەر یاسای پێڕۆ کرد کە وایە مرۆڤێکی ئەخلاقی هەیە، ئەگەر مرۆڤێکی یاسای پێشێل کرد مرۆڤێکی کەمە لە ڕووی ئەخلاقیەوە. ئەمە من بە پێچەوانەکەیەوە دەیبینم، یعنی پەیڕەوکارێکی ئەخلاقی ژینگەیی خۆی لە خۆیدا مرۆڤ بوون و
سەنگی مرۆڤ بوون نیشان دەدات نەک یاسایەکەی. بۆیە ئێستا بەڕاستی هێندەی ئەوەی کە قسە لەسەر یاسا دەکرێت قسە لەسەر ئەخلاق ناکرێت. ئەمە لە کاتێکدا خودی یاسا کودێتایە، خودی یاسا بەرژەوەندی خوازیە. من بۆ خۆم هەمیشە لەگەڵ یاسا سروشتیەکاندام. ئەوە یاسا سروشتیەکانە کە دەتوانێت وەڵام دەرەوەی ئەو قەیران و گێژاوە بێت کە مرۆڤ و هاوکات ژینگەشی تێدایە. ئەخلاقی ژینگەیی پێویستیەکی دەست لێبەر نەدراوی کۆمەلگای مرۆڤایەتی و بە تایبەت کۆمەلگای کوردیە. وەک چۆن دەڵێن پەیڕەوکردنی ئەخلاقی ژینگەیی خۆقەفڵکردن لەگەڵ ئەخلاقی ژینگەییە و لەو چوارچێوەیەشدا خاوەنداریکردن لە ژینگە گرنگی و بایەخی خۆی هەیە و لە نان و ئاو پێویسترە بە تایبەت بۆ کۆمەلگای کوردی. یانی من لێرەدا ڕووی دەمم لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگای کوردی یەکەم بە تایبەت. کۆمەلگایەکمان هەیە زوڵمی لێ دەکرێت بە هەزاران ساڵە ستەمی لێ دەکرێت لە نێو بێدادیەکە دەژی، لە نێو ستەمێکدا دەژی، لە نێو زوڵمێکدا دەژی، لە نێو بێمافیەکدا دەژی. منیش دەڵێم بە هەموو ڕەوتەکانیەوە، بە هەموو چین و توێژەکانیەوە، بە هەموو جیاوازیەکانیەوە. ئەی کۆمەلگای کوردی، ئەگەر تۆ لە ئازادی دەگەڕێی، ئەگەر تۆ لە یەکسانی دەگەڕێی، لە دادپەروەری دەگەڕێی، لە ژیانێکی شەرەفمەند و بە حورمەت دەگەڕێی، ئەگەر تۆ لە ئاشتەوایی دەگەڕێی، ئەگەر تۆ لە پێگەیەکی بە مرۆڤبوون و بە کۆمەڵایەتی بوون دەگەڕێی، ئەگەر تۆ دەتەوێت ئایندەیەکی پیرۆز و بە نرخت هەبێ، بە قیمەتت هەبێ، بەڕاستی ڕێوڕێبازی گەیشتن بە هەموو ئەمانە بە ژینگە پارێزیدا تێپەڕێ، بە ئەخلاقی ژینگەییدا تێئەپەڕێ. ئەخلاقی ژینگەیی بۆیە گرنگیەکی ژیانی استراتیژی بۆ کۆمەلگای کوردی هەیە. هەتا ئەخلاقی ژینگەیی پەرە پێ نەدەین، هەتا هوشیاری ژینگەیی پەرە پێ نەدەین، مرۆڤ ناتوانێت لە ئازادی بگەڕێ، لە یەکسانی بگەڕێ، لە دادپەروەری بگەڕێ، لە ئیمانداریەکی جوان بگەڕێ. بەڕێزم ئەگەر تۆ سۆسیالیستی لە سۆسیالیزم دەگەڕێ، ڕێ هەرە ڕاستی گەیشتن بە سۆسیالیزم بە ژینگە پارێزیدا تێپەڕێ. مرۆڤێک ژینگە پارێز نەبێ ناتوانێت ببێتە سۆسیالیستێکی ڕاست. مرۆڤێک ژینگە پارێز نەبێ ناتوانێت ببێتە ئیماندار و باوەڕیەکی ڕاست. مرۆڤێک حتا ئەڵێ من نەتەوەییم، مرۆڤێک ژینگە پارێز نەبێ ناتوانێت ببێتە مرۆڤێکە بانگەشەی کوردایەتی و نەتەوەی بوون بکە. مرۆڤێک ژینگە پارێز نەبێ ناتوانێت بانگەشەی ئەوە بکە کە من مافی ژن دەپارێزم و لە پێناو تێکۆشانی ڕەگەزی دەکەم و تێکۆشانی نازە. مرۆڤێک ژینگە پارێز نەبێ ناتوانێت مرۆڤێکی بە ئەخلاق بێت. بەڕاستی پێڕۆکردنی ئەخلاقی ژینگەیی پێویستیەکی هەنووکەیی و تەنانەت دواکەوتووە. بۆیە بەڕاستی گرنگە چین و توێژەکانی کۆمەلگا بە تایبەت کۆمەلگای کوردی تاکی ئێمە یعنی تێکۆشانێکی زیهنی وهای هەبێ کە لەم ژینگەیە تێبگا. یعنی مەرج نییە بۆ نمونە سازیەک دەستگایەک هەبێ کە تۆ لە ڕێیەوە بگەیت بەهین بە ئەو تێگەیشتنە زیهنیە یاخود بەگەیشتن بەو ئەخلاقە ژینگەییە. خۆی لە خۆیدا هەموو پەیڕەوێک هەموو هەوڵدانێکی مرۆڤ بۆ تێگەیشتن لە ژینگە بۆ بەرجەستەکردنی ئەخلاقی ژینگەیی لە خودی زیهنیەتی خۆیەوە دەرباز دەبێت. ڕێوڕێبازەکان بەو ڕەنگەن لەوانەیە میدیا بتوانێت ڕۆڵی هاوکار ببینێ، پەرتووکی ژینگەی خوێندنەوەی پەرتووکی ژینگەیی بتوانێت هاوکار بن. بەڵام بەداخەوە کاتێکە مرۆڤ لە ئێستای کۆمەلگای کوردی دەبینیم بەڕاستی هەم میدیا لاوازی هەیە، هەم
وەکوتم ئەو سازی و دام و دەستگا بەڕێوەبردن و ئیداریانەی کە لە کۆمەلگادا هەن هەر هەمویان با بڵێن لە دۆخێکی چەقبەست و لە دۆخێکدا کە با بڵێن نامۆن ئەوانیش بە ژینگە و هەر ئەوانیش ڕۆڵیان هەیە لەو کلێنەی کە لە نێوان تاک و ژینگەدا دروست بووە بۆیە خۆبەخشی پشت بە خۆبەستن هۆشیاری ژینگەیی تاک دەمەتەقەیەکی ژینگەیی خۆی لە خۆیدا بەرهەمداری دەبینم و بە پێویستی دەبینم کە ئێمە ئەو هوشیاری و ئەخلاقە ژینگەییە هەم بەرجەستەی بکەین و هەم پەیڕەوی بکەین کە دەرەنجام ئەخلاقی ژینگەیی ئەوەی کە سوودمەندی یەکەمە بێ لێی ئەوەی کە گرێوی مرۆڤبوونی خۆی دەبینێتەوە لە ڕێگەی ئەو پابەندبوون و خۆ کلیلکردنەیە لەگەڵ ئەخلاقی ژینگەییدا و بەرهەمەکەشی نەک بۆ خودی خۆمان بەڵکو بۆ کۆمەلگا کەشمان و بۆ ئایندەی کۆمەلگا کەشمان و من بێگومانم بەرهەمی زۆر گرنگ و پڕبایەخ کە تاکی کورد و کۆمەلگای کوردی پێویستی پێ هەیە لە ڕێی ئەخلاقی ژینگەییەوە دەتوانین دەستەبەری بکەین.